سەبارەت بە کار و چالاکیەکانی ڕێکخراوی یەس کە ڕێکخراوێکی ئەمریکیە هونەرمەند ئالان ساڵح ئەلیاسمان لەگەڵا بۆی گفتوگۆی زیاترکەین لەسەر ئەو کار و چالاکیانەی کە لە باشووری کوردستان ئەنجامی دەدەن. بەخێر بێت ئالان، سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. کار و چالاکیەکانی ڕێکخراوی ئەکادمی یەس بۆچی کراوەتەوە و بنەماکەی چییە و لەسەر چ بنەمایەکیش کارەکەن؟ ڕێکخراوی ئەمریکان ڤۆیس بۆ خۆتی ڕێکخراوی ئەمریکیە ئێمە هەموو ساڵێک لە چاودۆری دنیای کۆمەڵێک پرۆگرامی لەم شێوێ بەڕێوە بین. پرۆگرامی یەس کە Youth Excellence on Stage پرۆگرامێک کە لە ساڵی 2007 لە هەولێر بۆ یەکەم جار کردمان و لە دنیاشە لە هەولێر یەکەم جار بوو. ئەم پرۆگرامە تەرکیزی سەرەکی لەسەر میوزیک و دانسە و هەموو ساڵێکش کۆمەڵێک مامۆسای زۆر لە دەروی وڵاتێنین بۆی لەگەڵ خوێندکارانی کوردستانە خۆشەویستەکەمان و پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی و زانکۆی سلێمانی هەروەها هەموو میوزیسیانەکانی سلێمانیە کار بکەن بۆی خوێندکاری زیاتر و میوزیک بەرەو پێش بڕن و هەروەها مامۆسای داهاتوو دروست بکەن لە شارەکانی کوردستانە. و ئەم پرۆگرامەش تەنها خوێندکارانی سلێمانی لە خۆ ناگرێت بەڵکو خوێندکارانی هەموو باشووری کوردستان خوێندکارمان هەیە لە هەولێرەوە هاتووە هەروەها خوێندکاریشمان هەیە کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە لە بەغدا و لە بەسرە و هەروەها لە مووسڵیش خوێندکارمان هەیە کە بەشداری لە پرۆگرام. واتە جیاوازی خولی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی پێشووترا چۆنە بینی؟ ئەو جیاوازی ئێمەی بینین لە 2 ساڵی پێشوە تۆزە پرۆگرامەکەمان بچوو کردەوە لەبەر کۆرۆنا. لە ساڵی 2020 پرۆگرامەکەمان هەمووی لە ئۆنلاین بوو، پار پرۆگرامیشی پشکۆلەترمان هەبوو، ئەم ساڵ پرۆگرامیشی زۆر گەورەمان هەیە. ئێمە بۆ ماوەی 16 ساڵم پرۆگرامە لە سلێمانی و لە هەولێر و لە دووهۆگەکەین. لە ماوەی ئەم 16 ساڵەیە کۆمەڵێک خوێندکارمان بینیەوە کە ئێستا بوون بە مامۆستای کە بەڕاستی جێی شانازیە و ئەوەش پیشانماندا کە پرۆگرامەکەمان یارمەتی هەموو میوزیسیانانی سلێمانیەدا و هەموو سەماکاران و کە لەگەڵ ئێمە کار بکەن و هەروە لەگەڵ پەیمانگای هونەرجوانەکانە کار بکەن بۆ ئەوی هونەری ئەم وڵاتە بەرەو پێشەوە بەرین. جگە لە پەیمانگای هونەرە جوانەکان خوێندکارانی تر ئەگەر میوزیسیان نەبن و حەزیان لە خولەکە بێت ئەتوانن بەشداری بکەن؟ بەڵێ هەموو خوێندکاریش تازە ئەگەر ئێمە نایان ناسین داوان لە یەکەین کە ڤیدیۆیەکی پشکۆلە بنێرین بەس بۆی بزانین تا چ ڕادێک ئەتوان ئەمریکایان بژەنن لە چ ڕادێکان و مامۆساکانیان چێ ئەو کاتە ئەتوانن بەشداری بن زۆر بەئاسانی. ساڵانە بۆ ماوەی چەند ئەم خولە بەردەوامە؟ ئەم ساڵ بۆ ماوەی 10 ڕۆژ ئەم خولە بەردەوامە. ساڵان هەبوو بۆ ماوەی 14 ڕۆژ بەس ئەم ساڵ بۆ ماوەی 10 ڕۆژ خولەکە بەردەوامە. دوای شاری سلێمانی بەنیازن لە شاری هەولێر چ خولێک یان چ پرۆگرامێک پێشکەشکەن؟ لە شاری هەولێر یان ئەگەر هەر هەولێریش نەبێت شاری هەولێریش نەبێت شارەکانی تری باشووری کوردستان بەسمە. دوای ئێرە ئێمە چین بۆ هەولێر بۆ پرۆگرامێکی سەما لە هەولێر سەمای هیپهۆپ مامۆساکمان هێناوە لە ئەمریکاوە بۆی لەگەڵ دانسەرەکانی هەولێر و باشووری عێراق وەروە سلێمانیە کار بکە بۆ ماوەی 6 ڕۆژ. دوا ئەوەش هەموو مامۆساکانمان ئەچن بۆ لوبنان بۆ دووبارەکردنەوەی ئەم پرۆگرامە و هەروەها لە ئێستای کە قساکەین پرۆگرامیشی هەمان شێوەشمان هەیە لە قاهیرە. بەڵێ ئەوانەی کە بەشدارن لەو سەمایە خوێندکاری باشووری کوردستانن یا هیشاری هەولێر و سلێمانین یان خوێندکارێکن کە لە ئەمریکاوە بەشداریان کردووە؟ هەمویان خوێندکاری هەولێر و سلێمانی و باشووری کوردستانن. کۆمەڵی خوێندکاریشمان لە بەغا و باشووری عێراقەوە بۆ هاتووە ئەم ساڵ. سپاس زۆر سپاس. هیوای سەرکەوتنتان بۆ زۆر سپاس.